حەسەکەین هەموو ماڵێک خۆشبەختی تیابێ و کێشە و مشکلە ڕووڵە هیچ ماڵ و لە هیچ شوێنێک نەکات. دەریاخان سڵاو لێبێ پیرۆزە بێ چ بەشێکە تەواو کردووە هەستێ چۆنە؟ زۆر سپاس بەخێر بن سەر چاو من کۆلێجی یاسام تەواو کردووە سپاس بەخوای گەورە دوای 5 ساڵ خوێندن لەم بەشەدا توانیمان کۆتایی بە خوێندنی ئەم ساڵ بین بەسەرکەوتوانە. هەستە چۆنە کێ زۆر یارمەتی دەرەبوو ئەم چەند ساڵە؟ بەڵێ من هەستێکی لە ڕادە بە دەرخۆشمەیە چونکە خۆتزانی یەکێک لە ئەو پرۆسانی کە پێویستەکە هەمومان بە پێ تێپەڕین پرۆسی خوێندنە جا بگابەوەی کە ئێمە بەسەر کەوتوانە شتەی پەڕێنین ئەوە گەورەترین خۆشبەختیە بۆ من و هەروەها لەم ڕۆژەیە من ئەمەوێ سوپاسی سەرتا سوپاسی خوای گەورە ئەەکەم لە سەرتاوە تا کۆتایی و هەروەها سوپاسی دایک و باوکی ئەزیزم ئەەکەم هەمیشە و بە بەردەوامی بە پاڵپشتی و هەوڵدانەکانیان پشتگیری ئێمەیان کردووە دەستی ماندووبوونیان ماچەکەم و هەروەها سوپاس و پێزانینم بۆ هەموو ئەو مامۆستا و پرۆفیسۆرە بەڕێزانی کۆلێژی یاسا ئەەکەم کە هەر لە سەرەتای خوێندنەوە بە معریفەیەکی بەپێز و پەروەردیکی جوانیان پێبەخشیوین. خۆت خەڵکی هەڵە بجێیان خەڵکی شوێیت؟ وەڵام من خۆم خەڵکی شارە زورم لە شارە زورەوە هاتم بەڵام کردیان لە داخلی ماوی لە داخلی ماومەتەوە بەڵام هیچ کاتێک هەستم بەوە نەکردووە کە من لێرەیە میوانم بە حکمی ئەوەی لە ڕووی سنوورەوە ئێمە نزیکین لە یەکەوە و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کۆمەڵێک بەها و پرەنسیپ و دابوونەری تێکەکان گیرن لەگەڵێکە بۆی هەمیشەوەم زانیوە لە ماڵی خۆم و لە شاری خۆم. لە ماڵی خۆتا هیچ فەرقێکی نییە پلانی داهاتوو چییە؟ بەڵێ پلانی ئێمە ئەوەیەوە ئامانجی ئێمە ئەوەیە لە داهاتوودا ئیشەڵڵا بتوانین ببین بە پارێزەرێکی سەرکەوتوو و بتوانین زیاتر لە بوارەکەی خۆمانە قاڵ ببینەوە و برەوی زیاتری پێبین و هەروە و ئامانجی کە یاسا هەیەی ئەویش گەڕانەوەی مافە بۆ خاوەن ماف و بەرگریکردنە لە ماف و ئازادی تاکەکان بتوانین بەدی بهێنین و هەروەها بتوانین لە ڕێگەی پیشەکەمانەوە یاخود ئەم پیشەیە بکەین بە ئامڕاستێک بۆ بڵاوکردنەوەی هۆشاری یاسایی بۆی لە کۆتاییدا هەم کۆمەڵگەیەکی تەندروست هەم تاکێکی هۆشیارمان هەبێت. چاوەڕێی حکومەت ناگەی دامەزرێنێ بە خۆت بەتەمای؟ وەڵاهی بە حکمی ئەوەی کە پیشەکەی ئێمە پیشەی پارێزەرایەتی هەم کردی تایبەتەوە هەم کردی حکمی و هەم ئەتوانی ئیشی حڕیش بکەی بۆیە ئێمە ئەتوانین کە خۆمان لە سەرپی خۆمان بۆسین و بە جوهد و ماندووبوونی خۆمان ئەتوانین ئەو ئامانجی کە دامانەوە بەدی بهێنین. ئیشەکەی ئێوە لەسەر کێشەی خەڵک وەستاوایە ئەگەر خەڵک کێشەی نەبێ ئێوە ژیشتان نابێ حەسەکەی خەڵک کێشەیە بێ بۆ ئێوە ژیشتان زۆر وەڵا ئێمە بەش بە حاڵی خۆمان حەسەکەین هەموو ماڵێک خۆشبەختی تیابێ و کێشە و مشکلە ڕووڵە هیچ ماڵ و لە هیچ شوێنێک نەکات بەڵام بە حکمی ئەوەی کە پیشەکەی ئێمە لە داهاتوە ئەوەیە کە لە ناو کێشە مشکلەیە نەک کێشە و مشکلەکان زیاتر قورسرکەین لەسەر خەڵک ئیشی ئێمە ئەوەیە کە بتوانین ئەو قورسێتی کە هەیە لە سەر خەڵک لای بەرین و لە ڕێگەی یاساییەوە بتوانین مافەکانیان بۆ بگەڕێنینەوە.